سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆ چوارشەممە هەفتەی مانگی خەزەڵوەری 1402 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. برینداربوونی کۆمەڵێک کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود، گیان لە دەستانی کرێکارێکی بیناسازی لە شاری سنا، گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی مەهاباد بۆ سەر بنەماڵەی قاسم ئابستە، ئازادی فەرهەنگ ئەیوەزی بە پێبەندی ئەلەکترۆنی لە زیندانی سنا، کۆبوونەوەی شۆفێرانی سرویسی هاتوچۆی قوتابیان لە ڕەفسەنجان، ژنکوژی لە ژێرسایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و دوایین زانیاریەکان سەبارەت بە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. برینداربوونی کۆمەڵێک کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود. شەوی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کۆمەڵێک کۆڵبەریان لە سنووری بانە دایەبەردەستڕێژی گولە و بەلانی کەم 20 کۆڵبەر بریندار بوون. لەلایەکی دیکەوە 2 کۆڵبەر لە سنووری نەوسود لەلایەن هەنگی مەرزیەوە بە سەختی ئەشکەنجە و ئازاردراون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆ سەی هێزەکانی ڕژیم و نزیکەی 20 کەس بە فیشەکی ساچمەیی بریندار کراون. تا کاتی داڕشتنی ئەو هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسناوی ئەو کۆڵبەرانە لەبەردەستانیە. لەلایەکی دیکەوە 2 کۆڵبەری خەڵکی جوانڕۆ کە هێشتا ناویان ئاشکرا نەبووە بەهۆی ئەشکەنجە و لێدانی هێزەکانی حکوومەت بە سەختی بریندار کراون، بەڵام هیچ زانیاریەک لەسەر دۆخی تەندروستیان لەبەردەستانیە. گیان لە دەستانی کرێکارێکی بیناسازی لە شاری سنا. ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەر کرێکارێکی ئارماتۆربەندی خەڵکی سنە بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار و بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستا. بەپێی هەواڵی گەشت و کرێکارێکی ئارماتۆربەندی خەڵکی گوندی دانیکەشی سەر بە ناوچەی کەڵا تەرزانی سنە و دانیشتووی گوندی سورازەی ئەو شارە بە ناوی ئیبراهیم کەریمی لە کاتی کارکردندا لە بەرزایی بەروەتە خوارەوە و دەستبەجێ گیانی لەدەستاوە. گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی مەهاباد بۆ سەر بنەماڵەی قاسم ئابستە. دوای لە سێدارەدانی قاسم ئابستە ئیتلاعات بە شێوەی جیاواز بۆ ڕێوڕەسمی پرسە و ماتەمینی ناوبراو بنەماڵەکان خستۆتە ژێر گوشار. بە پێی زانیاریەکان دوای لە سێدارەدانی قاسم ئابستە هەڕەشە لە بنەماڵەکەی کراوە کە ڕێوڕەسمی بۆ نەگرن. کاتێک بنەماڵەکەی تەرمەکان وەرگتەوە هەموو ڕێگاکان و دەواازەی چوونە ژوورەوەی شاری مەهاباد پڕ لە ئۆتۆمۆبیلی سپا و هێزە تایبەتەکان بوون. هەروەها هێزەکانی ئیتلاعات هەوڵی ڕفاندنی تەرمەکانداوە، بەڵام بنەماڵە و خەڵکی ئەو شارە ڕێگەیان پێنەداون. جێگەی ئاماژەیە کە 6 بەندکراوی دیکەی مەحکوم بە ئیعدام بەناوەکانی داود عەبدوڵڵاهی، فەرهاد سەلیمی، ئەنوەر خزری، خسرە و بەشارەت ئەیوب کەریمی و کامران شێخە کە لەسەر پەروەندەی کوشتنی مەلایەکی حکوومەتی و کارمەندێکی هێزی ئینتزامی لە ساڵی 1970 هەتاوی دەست بەسەر کراون، مەترسی لە سێدارەدانیان لەسرە. ڕێگری لە پێدانی مافی مەرەخەسی بە سوهەیلا محەممەدی لە زیندانی ورمێ. سوهەیلا محەممەدی ژنە بەندکراوی سیاسی خەڵکی سەڵماس کە لە بەندی ژنانی بەندی خانەی ورمێ ڕاگیراوە ماوەی 3 مانگە بە مەبەستی پێدانی مافی مەرەخەسی بارمتەی قورسی 2 ملیارد و 500 میلیۆن بۆ دابین کراوە، بەڵام بەرپرسانی زیندان ڕێگری لە ئازادی کاتی ئەو بەندکراوە دەکەن. سوهەیلا محەممەدی ڕۆژی شەممە 14 گەلاوێژ تاکو سێشەممە 17 گەلاوێژی ئەم ساڵ بۆ ماوەی 4 ڕۆژمانی لە خواردن گرت و لێوەکانی دووریەوە، بەڵام پاشپێدانی بەڵێنی بەرپرسانی زیندان بۆ ئازادکردنی بەدانیانی وەسیقا کۆتایی بە مانگرتنەکەی هێنا. ناوبراوە ساڵی ڕابردووش بەهۆی ئەشکەنجە و ئازاری هێزەکانی ئیتلاعاتی ورمێ هەوڵی خۆکوژی دابوو، بەڵام لەلایەن هاوبەندیەکانیەوە ڕزگار کرا. سوهەیلا محەممەدی ساڵی 99 هەتاوی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە لە شاری سەڵماس دەست بەسەر و دواتر سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ئەو بەندکراوە بێڕای تێپەڕکردنی 3 ساڵ لە ماوەی بەندکرانەکەی لە مافەکانی وەرگرتنی پارێزەر،
مەرەخەسی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ئازادی فەرهەنگ ئەیوەزی بە پێبەندی ئەلەکترۆنی لە زیندانی سنە. ڕۆژی یەکشەممە چواردەی خەزەڵوەری 1402 فەرهەنگ ئەیوەزی چالاکی ژینگە پارێزی تەمەەن 30 ساڵ پاش تێپەڕکردنی 1 ساڵ و 4 مانگ لە ماوەی 45 مانگ بەندکرانەکەی بە پێبەندی ئەلکترۆنی لە زیندانی ناوەندی سنە ئازاد کرا. فەرهەنگ ئەیوەزی هاوینی 1401 لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی سنە بە سەرۆکایەتی دادوەر سەعیدی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نارەکانی ڕژیم سزای 5 ساڵ زیندان و بە تۆمەتی چالاکی تەبلیغ دژ بە ڕژیم سزای 1 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا و دواتر سزاکەی بۆ 45 مانگ زیندانی تەعزیری و 15 مانگ زیندانی تعلیقی کەم کرایەوە. کۆبوونەوەی شۆفێرانی سرویسی هاتوچۆی قوتابیان لە ڕەفسەنجان. ڕۆژی سێشەممە 16 مانگی خەزەڵوەر شۆفێرانی سرویسی هاتوچۆی قوتابیان لە ڕەفسەنجان لە ناڕزایەتی بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە وتەی شۆفێرانی مینوبوس لە ڕەفسەنجان پێشتر 1350 لیتر سوتەمەنیان لە مانگێکدا وەردەگرت، بەڵام ماوەیەکە بڕی 100 لیتر لە پشکی سوتەمەنیەکەیان کەم کراوە و تووشی کێشەی پیشەی و معیشەتی بوو. ناڕازیان هەروەها وتیان مانگ و نیوێک لەوەبەریش پشکی سوتەمەنیەکەیان بە ڕێژەی 500 لیتر کەم کرایەوە و دوو جار لە بەردەم دەفتەری نوێنەری مەجلیس و فەرمانداری کۆبوونەوەیان بەڕێوە برد، بەڵام هیچ بەرپرسێک سەرنجی بە داخوازیەکەیان نەداوە. چوونە کۆمای موجاهد کورکور بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، موجاهد کورکور لە بەندکراوانی شۆڕشی ژینە بەهۆی ئەشکەنجەی سەختی هێزە ئەمنیەکانی ڕژیم چۆتە کۆماوە و لە نەخۆشخانە بەستەری کراوە. عەباس کورکور ناسراو بە موجاهد کورکور لە دەست بەسەرکراوانی شۆڕشی سەرانسەری ژینە لە شاری ئیزە کە دەستگای قەزایی و ناوەندە ئەمنیەتیەکان سنارۆسازیان بۆ کردووە و کوشتنی کیان پیرفەلەک و 7 ناڕازی دیکان لە ڕێکەوتی 25 خەزەڵوەری 1401 قستۆتە ئەستۆی. پێشتر دایکی کیان پیرفەلەک ڕایگەیاند بوو کە موجاهد بێتاوانە و بە چاوی خۆیان بینیویانە کە هێزە تایبەتەکانی حکوومەت تەقیان لە ئۆتۆمبیلەکان و خەڵکی ناڕازی کردووە. شانی باسە کە هێزەکانی ڕژیم لە کاتی دەست بەسەرکردنی موجاهد کورکوردا هێرشیان کردە سەر ماڵەکان لە گوندی پرسوراخی شارستانی ئیزە و پاش تێکەڵچوونی چەکداری و کوژرانی 2 کەس ناوبراویان دەست بەسەر کرد. کوژران و برینداربوونی 3 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە زێهکەلوت. ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەر هێزەکانی یەگانی مێرسادی ڕژیم لە ناوچەی دەشورەی جازموریان ڕاستەوخۆ تەقیان لە ئۆتۆمبیلی هاوڵاتیانی بەلوچ کرد و بەو هۆیەوە شارۆمەندێکی بەلوچیانی لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوو. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم بەبێ هۆکار ئۆتۆمبیلی هاوڵاتیانی بەلوچیان داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئاکامیە و هێرشەدا شارۆمەندێکی بەلوچ بە ناوی شاپور بامری گیانی لەدەستاوە، 2 کەسی دیکەش بریندار بوون. جێگەی ئاماژەیەکە بریندارەکان بۆ نەخۆشخانەی شاری کرمان گوازراونەتەوە و لە ژێر چاودێری چڕی پزیشکیدا. ژنکوژی لە ژێر سایەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا. بە پێی راپۆرتەکان پیاوێکی خەڵکی شیراز ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەر هاوسەر و کچەکەی بە بیانی پاراستنی شەرەف کوشتووە. بە پێی زانیاریەکان بکوژەکە بە چەقۆ هێرشی کردوتە سەر هاوسەر و کچەکەی و پاش چوونە دەرەوە لە ماڵ خۆی ڕادەستی هێزەکانی پۆلیس کردووە و ڕایگەیاندووە کە بەهۆی کێشەی خێزانی ئەو جنایەتەی ئەنجامداوە. شانی باسە کە ڕۆژی ڕابردوو وا لە ڕووداوێکی دیکەدا لە شاری زابۆل ژنێکی قوربانی هاوسەرگیری منداڵی بە چەکی هاوسەرەکەی کوژراوە. خۆپیشاندانی سەرانسەری کرێکاران لە ئەندۆنزی. ڕۆژی سێشەممە 16 مانگی خەزەڵوەر کرێکارانی خەڵکی ئەندۆنزی پاش بانگەوازی یەکێتیە کرێکاریەکان دژ بە کەمی حەقدەست ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. پێشتر کۆنواسیۆن و ئیتحادیە کرێکاریەکانی ئەندۆنزی
بۆ ماوەی 4 ڕۆژ خۆپیشاندانی سەرانسەریان ڕاگەیان بوو. ڕۆژی ڕابردوو ناڕەزایەتیەکان لە شاری جاکارتا دەستی پێکردو بڕیارە ڕۆژی داهاتووش لە شارەکانی بانتن، سۆرابایا و باندۆنگ ئەنجام بدرێت. کرێکارانی ئەندونزی خوازیاری چوونە سەرەوەی 15% حەقدەست و مەزایە وەلانانی ئەو یاسایانە بوون کە مافی کرێکاران پێشێل و حەق بە سەرمایەدارانی بیانی دەدات. دوا هەواڵ دوایین زانیاریەکان سەبارەت بە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 26 خەزەڵوەر وەزارەتی بێداشتی حەماس لە کەرتی غەزە ڕایگەاند ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئەو ناوچەیە بۆ 10,328 کەس بەرز بۆتەوە و ئاماری بریندارەکانیش سنووری 25,000 تێپەڕاندووە. ڕۆژی ڕابردوو ئەرتەشی ئیسرائیل بە فەرمی ڕایگەاند کە غەزەی بە تەواوی گەماڕۆداوە و هێزەکانیان بەرەو ناوەندی ئەو شارە پێشڕەوی دەکەن هەرچەند لە دوو بەرەی شەڕ لە باکووری غەزە هێشتا پێکدادان لە نێوان هەردوو لا بەردەوام بوو، بەڵام ناوچەکە بە تەواوی گەماڕۆدراوە. شەوی ڕابردوو لە وەڵامی موشکبارانی حەماس و حیزبوڵڵای لوبنان فڕۆکەکانی ئیسرائیل بنکەکانی ئەو دوو گروپیان بە چڕی بردومان کرد. هەروەها لە شاری ڕامەڵڵا لە کەرانەی باختەری هەوڵی تێرۆرکردنی مەحموود عەباس درا و دواتر گروپێکی سەر بە حەماس بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆ گرت. هەرچەند دەفتەری مەحموود عەباس ڕەدی کردەوە ڕایگەیاند کە ناوبرا و تەندروستی باشە، بەڵام بەپێی ئەو ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە دوو کەس لە هێزەکانی پاراستنی مەحموود عەباس کوژراون. بەڵێ بینێرانی عەزیز و خۆشەویست گەشتیاڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی.